جان لناف ولات لسر گرانبونا نان سوری و لبنانی چافدریان تیما قایم قامیت هولیره یعنی دو بداشون آویم جارت کن زردشت همه وردی گرم یعنی سدم چنه افنانه گرانبوی زردشت ایمان دم باش دست پیکت خوازم هندک ویم جار زلال بکم طيبت پشتی هاتنا کردین روجاوی کردستانی و عربین سوریه جبو هریما کردستانی نهاش مارا کردین روجاوی کردستانی باشوری آنجی لهریما کردستانی نزدیکی 350,000 کرد روجاوی طيبت او کردین روجاوا عربین سوریه این لهریما کردستانی نانا لبنانی یان یا سوری دخون اف دم کشی گلیو گازن جن مزن جولاتیان تن طيبت جبو بهابونا نانا سوریه نان لبنانی کنار خویش 5 دینار نه بوی 1000 دیناره بگمان پشتی بهابونا دلار و نبونا درفتا کارجبو پنابران گرانبونا نان جوان رابویا پرس گریگه که از نهال جم قائم مقام هولیره ما جم برز نواز عبدالحمید وانشی پیدا چونک جبو فهم اشاره کری هم تخوازن نرینا قائم مقام تا هولیره بزن بنگلو کی وان نرخوان دلزه کی کیف خوان نان بهاد کل سر پنابران از تخوازم کاک نواز ور بگرم کاک نواز دم باش بوده طيبت جبو مجارا نان بویا پرس گریگه که مزن الجم كردين روجافا وعربين سوريا طيبت نانا لبناني وسوري كون نرخوش 5 دينار نها بويا 1000 ديناره چه زانياري جمو هنا بخود آگاداری کوا لماوی رابردو بهوی برز نرخی دلار برانبر دینار عراقی کالاوش کو خوراک بریجه چی دیاری کراو سطا 16 تا سطا 22 برز بو نرخکانیان بتایبت اوانی هاورده دکرین سەبارەت بە نان و سەمون بابەتێکی هەستیارە ئێمە لە بیدایەتەوە لە سەرەتاوە گرنگێکی تایبەتمان پێدا بەو بابەتەوە چەندین کوبنەوەمان ئەنجامدا لەگەڵ چاودێری بازرگانی لەگەڵ بەڕێوەبەرایەتی دانەوێڵەی هەولێر کارگەی ئاشەکان لەگەڵ خاوەنی فڕنی و سەمونخانەکان و نانەوەخانەکانیش ئەنجومەنێکیشیان هەیە لە ژێر سێبەریەوە ئەنجومەنە کار دەکەن لە کاتی بوونی هەر کێشە و گریفتێک و یاخود هەر بابەتێکی وایە ئێمە لەگەڵ ئەوان کە نوێنەری هەموو نانەوەخانە و سەمونخانەکانن ئێمە ئیشان لەگەڵ دەکەین سەرەتا ئەوان داوایان ئەوە بوو کەوان نرخی بەرز بکەنەوە بەڵام ئەمە ڕێگەمان پێ نەدان کەوان نرخەکەی بەرز بکەنەوە بە هیچ شێوەیەک چەند کێشە و گرفتێکیان کە هەبوو ئێمە تاوتۆمان کرد ئەوەی پێمان چارەسەرکرا بۆیانمان چارەسەر کرد ئەوی تر لە هەوڵداینە ئەوە سەبارەت بەو نانەوەخانە و سەمونخانانەی کە ئەوانەی ئاسایینە ئەوانەی خەڵکی هاوڵاتیانی هەولێر و دەوروبەری هەولێر ڕووی تێدەکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا لەگەڵ هاتنی ژمارەیەکی زۆری ئاوارە و پەناهەندە ئەو جۆرە کەسانەی کە لە دوای 2013 ڕوویان لە کوردستان کرد زۆر شتی تر کراوە زۆر شوێنی تر کراوە وەکو ڕێستۆرانت و هەتا ساردەمەنی و شوێنی تر تایبەت بەو کەسانە بە تایبەت خەڵکی ڕۆژ ئاوە بەشێک لە فڕنەکان و لە نانەوەخانەکانیش کە تایبەت بوون بە دروستکردنی نان و سەمون لەسەر ئەوەی کە وەکو خۆیان داوایان دەکرد بەڵام ئەوانە دیارە لە ژێر سێبەری ئەو ئەنجومەنە کار ناکەن ئەو ئەنجومەنی نانەوەخانە و سەمونخانەکانی کە باسم کرد هەرچەندە کە بڕیارێک لە حکوومەت دەردەچی بۆ هەموو لایەکە بەبێ جیاوازی ناکرێ برێ ئەو ڕێستۆرانتە براندێکە ئەو بڕیارە نایگرێتەوە ئەوە ملیە ئەوە جۆرێکی ترە بۆیە ئەوانیش دەگریتەوە بەڵام تێبینی کراوە ئەوان دیارە جۆرە ئیستیغلالیەک هەیە لەو ڕۆوە لەبەرەوەی نانەکانی وان تایبەتمەندی خۆی هەیە بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە حکوومەت بۆیان دانراوە سەبارەت بە چێشی ئەنگوتکەکە و هەروەها قەبارەی و چۆنیەتی ئاردەکە و کوالێتی ئاردەکە دیارە بە شێوەیەکی تایبەت کاریان کردیە مچینە قەبارەی گەورەتر بێ احتیمالە هەندێک گۆڕانکاری تێدا کرابی ئەوان نرخەکانیان جیاواز بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕێگە نادەین نرخەکە بە هەوەستی خۆیان بەرزی بکەنەوە یاخۆ ئیستیغلالی بارودۆخەکە بکەن ئێمە لە ڕێگای لیژنەکانی خۆمان ئاگاداریشمانکردنەوە بە دواداچوونی چڕتریش دەکەنەوە بەڕاستی ژمارەیان احتیمالە 15 فرن بیتن 15-16 فرن لە هەولێر ئێمە بە دواداچوونیان بۆ دەکەین و سەردانیشیان دەکەینەوە بەڕاستی ئەوەی نرخی بەرز کردیتەوە دای دەخەین و لە مۆڵەتەکانیشیان دەپێچینەوە بزانین مۆڵەتیان دەرهێناوە یان نا هەلبەت بیگومان ئەv پیداچوونە gelek giringe ji bo Kurdên Rojavayê Kurdistanê wekû min amaje pêkir behtirî 350,000 Kurdên Rojava li herêma Kurdistan hene taybet hejmarekî zor li Hewlêrî paytext demînin ew xwediyên wan firnana hemî
یان عرب لبنانی نه یان عرب سوری نه یان جی کردن روجاوانا به کیف خو گوت آماجه پیکر نرخ دیار دکن یعنی افجیل جم پنابرم بویا پرسگری که مزنه کیشه که مزنه تایبت یعنی نمونه پیش هفته کی نرخ یک ربطنان به 500 دینار بو امرو به 1000 دیناره نمونه اگر عائله یک روز 6 ربطنان بخو بوان پرسگری که یعنی اون چه پیدا چونه بکن کوگ نبز اگر و مجاری بو ما زلال بکن او کسی کو استقلال کنه اون چی بکن بخوی او خلقی لیره پناهنده لیره میوان خوان خاون مالن اما به بردوامی بەپێی توانامان وەک حکوومەت خزمەتمان کردوونە لە دابینکردنی شوێن لە بەرگریکردن لە مافەکانیان بە هەموو شێوەیەک بگرە زۆر جار بە دوواداچوونەکان زیاتر دەکەین بۆ کێشەکانی وان ئەگەر کێشە و گرفتیان هەبی لەبەر ئەوەی ئەو ماوەی لێرەنە ئێمەوە دەبی نیشانیان بدەین کەەوە هەست بە ئەوە نەکەن کە لە شوێ غەریبن یاخود لە وڵاتەکەی خوانینە بە تایبەت خەڵکی ڕۆژ ئاوا ئەو کەسانەی هەتا لە شارەکانی تری عێراقیش کە ماوەی چەند ساڵ لێرە بوون بەهۆی ئەو بارودۆخ و شەڕی داعش و ئەو جۆرە کێشانەی کە هەیان بوو بەرگریمان لێکردنە بۆیە ئێمە دڵنیان دەکەینەوە کە ڕێگە نادەین کەس بارودۆخەکەی استیغلال بکاتن زەرەر بەوان بگەینیتن زەرەری داراییان پێ بگەینیتن ئێمە لە ماوەیەکی کووردا ئەو کێشەیە چارەسەر دەکەین و بە دوواداچوونەکانیشمان دەست پێ کردووە بەڵام دووپاتی دەکەمەوە کە هەر خاوەن نانەوەخانە و فڕنک پابەند نەبیتن إجراءاتي توندي لقل دكرو شوينكي دادخريتن. عبد الحميد قايم مقام هولر بله ایمان وکم رانی زمان کو دست به که تایبت اف مجارا گرامبونا نان لبنانیان سوری جبو کردین روجاوا بوی پرسگری که مزنه پشتی تیکشون روشا بوری نبودن در فتا کرد پیش بنابران قایم مقام هولر جگو دتیمن تایبت کمیته تایبت بیدا چون دوی مجارا دبکن هر خودان فرنک استقلال دوی درباره دا دهق بنابران دا کربه و نرخ بلند کربن ده اجراءات قانونی لهمبری وان بینکرن زردشت حمد